العديد من المجازر، وثقت أكثر من 90 غارة للطيران الروسي والطيران السوري. هەڤرێزە گشتیە دەستەیا بلندیا دانوستاندنان ریاد حجاب تەکەس کرد و هین زووە و لەسەر چوونا جنێڤێ بێ ئاخافتن دژێر نەپابەندی ببەر پرسیارەتیاندا. لەگۆری ئاژانسا الخوتس والإخباریە حجاب دیسا تەکەس کرد و ئەو ناچن دانوستاندنان ئەگەرۆ لە ئەسەد دپێشە ڕۆژە سووریایە دەهەبە. رووسیا و رێژێمە ببەردەوامیە بنپێکردنە ئاگربەستێ تۆمەتبار کرد. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ریاد حجاب لە پاریسێ گوت دەستەیا بلندیا دانوستاندنان کارێکی جدیش بۆ پێکئانینە ئاگربەستێ کرد تەڤی و رەخنەیەن وان لەسەر ڕێکەفتنە رووسی ئەمریکی هەبوو. بمەبەستا دابینکردنە ئالیکاریانە بۆ ملەتێ سووریایە. حجاب رێژێما سووریایە ببەردەوامکردنا بکارئانینا چەک و دۆرپێچ و برچیکردن و رێگرتن لە پێش ئالیکاریانە تۆمەتبار کرد و تەکەس کرد و ئالیکاریەنە و گەهشتین مەزایە دەم بەسەر واندا دەرباس بوو. دەبەردەوامیە ئاخافتنên خۆدا داخوازش جڤاکە ناوزەولەتی کرد و چاودێریەکە ڕاستەقینە لەسەر ئاگربەستێ پێک بینن. و دیار کرد و رووسیا و رێژێم نۆتە ئۆپراسیۆنên ئەسمانی ji destpêka agiribestê ve pêkanîne. Herwiha diyar kir ku hîn peyedê di operasyonên leşkerî de li dijî grûpên opozisyonê yên liberal li bajarê Helebê berdewame û li gorî pesnawî ku tu cudahî di navbera wan û mîlîşiyatên Îranî yên şerê milletê Sûriyeyê dikine tuneye. Girêdayî vê mijarê ve Wezareta Derveya Rûsyayê daxuyaniyeke belav kir û têde diyar kir ku Wezîrê Derveyê Rûsyayê Sergey Lavrov û yê Emerîkî John Kerry di peywendiyeka telîfonî de doh tekes kirin li ser giringiya destpêkirina danûstandinên Cenêvê yên aştiyê li Sûriyeyê bi awayekî bilez. Biryar bû ku di heftê adarê de danûstandinên Cenêvê dest pê bikin û li gorî netewên yekgirtî ku bo sedemên nelojistî û ji bo agiribest baş bê bicîkirin danûstandin hatin paşxistin.